دیاریکردنی ڕۆژی 25 ئەیلول بۆ ئەنجامدانی ڕیفراندۆم لە کاتێکدا پەرلەمانی کوردستان وەک یەکێک لە دامەزراوە گرنگەکانی هەرێم لە کار خراوە و چەندین پرسی گرنگی تریش هێشتا بە هەڵواسراوی و لە چاوەڕوانی چارەسەردان. لەم نێوەندەدا جارێکی تر پرسێکی تری گرنگ کە بڕیاردانە لەسەر نووسینەتەوەیەک پرسی گەرمی گۆڕەپانی سیاسی هەرێمە و یەکێتی نیشتیمانی کوردستانیش کە لە چەند ساڵی ڕابردوو لەلای خەمی پاراستنی خاکی هەرێمی کوردستانی بووە تا ئاگری خلافەتەکەی داعشی پێنەگات. لەلایەکی تریش خەمی یەکریزی نێوماڵی کوردی کردووە بە ئەولەوێتی هەر لە پێشی خۆی. لەم قۆناغەشدا یەکێتی نیشتیمانی کوردستان لەلای خەمی سەرخستنی ڕیفراندۆمێتی و لەلایەکی تریش ناوێت پرسێکی گرنگی وەک ڕیفراندۆم بەبێ پەرلەمانی کوردستان و دروستکردنی کۆدەنگی نیشتیمانی ئەنجام بدرێت. یەکێتی نیشتیمانی کوردستان تەواوی هەوڵەکانی خۆی خسۆتە گەڕ بۆی بتوانێت ئەم خەلەلانەی هەیە لە بابەتی ڕیفراندۆم چارەسەریان بکات وەکو هەوڵدان بۆی لەسەر ئاسی نێودەوڵەتی بتوانێت کۆدەنگجێک دروست بکات بۆ ڕیفراندۆم لە دوایین سەردانیشدا بۆ ئێران و ئێستاش لە هەوڵێک لارەدایە کە بتوانێت سەردانی چەند وڵاتی شتری ئیقلیمی بکات بە مەبەستی بەدەستهێنانی پشتگیری پشتیوانی بۆ بابەتی ڕیفراندۆم. لەبەرەوەی ئێستا پێگەی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ناوچەکە لە ڕووی نێودەوڵەتی ئیقلیمیەوە لە هەموو هێزەکانی تری ناوچەکە جیاوازترە. پێگەی یەکێتی نیشتیمانی کوردستان جیاوازتر لە پێگەی هەر لایەنێکی تری کوردستانیە. یەکێتی وەک هێزێکی خاوەنسەنگ و بڕیارکار هەنگاوێکی کاریگەری ڕاستەوخۆی دەبێت لەسەر چارەنووسی کورد. لەم دۆخەشدا دەیەوێت وەک هەمیشە پارێزەری دیموکراسی بێت و هەنگاوەکانی بۆ ئاراستەیەدان خەونی لە مێژینەی کورد لە ژێرسایی یەکریزی بگاتە کەناری ئارام. پێداگیری یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر ئەوەی کە نابێ بەبێ پەرلەمانی کوردستان پرۆسەی ڕیفراندۆم ئەنجام بدرێ. ئێستا وا دەبینین پارتی دموکراتی کوردستان هەر ئەوانەی کە پێداگیریان دەکرد لەسەر ئەوەی کە بەبێ پەرلەمان دەتوانین ڕیفراندۆم کەین ئێستا هاتوونەتە ئەو قەناعەتەی کە ئێمە بەبێ پەرلەمانی کوردستان ناتوانین ڕیفراندۆم بەڕێوە ببین. بۆیە لێرەدا دەردەکەوێت کە یەکێتی نیشتیمانی کوردستان نەسوو ژێرباری ئەوەی کە بەبێ پەرلەمانی کوردستان ڕیفراندۆم بکرێ چونکە دەیزانی کە فەراغێکی یاسایی گەورە دروست دەبێ. بۆیە ئێستا جێگەی خۆشحاڵی کە دەبینین پارتی دموکراتی کوردستان بەبێ یەکێتی نەیتوانی و یەکێتی نیشتیمانی کوردستان لە دوایمین کۆبوونەوەی ئەنجومەنی سەرکردایەتی خۆیدا بڕیارێکی گرنگیدا یەکێک لە بڕیارەکان ئەوە بوو کە بەبێ پەرلەمانی کوردستان یەکێتی نەنوێنەری لە کۆمیتەی ئامادەکاری بۆ ڕیفراندۆم دەستنیشان دەکا نە لەگەڵ ڕیفراندۆمێک دەبێت کە پەرلەمانی کوردستان بڕیار دەرنەبێتیدا. مشتومڕی دوولایانی سیاسی هەرێمی کوردستان کە لە سەرەتاوە دۆخی هەرێمی کوردستانی بامڕۆ گەیاند هێشتا بەردەوامی هەیە و تا ئەم ساتەش ڕوون نییە چارەنووسی هەرێمی کوردستان دەگات بەچی و ئەزموونی باشووری کوردستانیش کە بەرهەمی خوێنی هەزاران شەیدا بەکوێ دەگات. بەڵام لەگەڵ هەموو ئەو ئەگەرانەشدا سیاسەتی هاوسەنگ و ستراتیژی ڕوون و دوور لە بەرژەوەندی حیزبی لا یەکێتی ئومێدێکە هەمووان ئاسۆی ڕۆشنی تیادا دەبینن. پێداگیری یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان و هەنگاوەکانی ئەم هێزە سیاسی هەرێمی کوردستان بۆ دروستکردنی کۆدەنگی لایەنە سیاسیەکان 2000 هەموو حیزب و لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستانی هێنایە سەرم قەناعەتەی کە سیاسەتی یەکێتی لە ڕابردوو و استراتیژی یەکێتی بۆ داهاتوو ڕوون و ئاشکرا و بێت هەموو مژە چونکە هەموو ڕێگاکان 2000 دەگەڕێنەوە سەر کۆدەنگی و یەکریزی نیشتیمانی و نەڕەسوول گەلی کوردستان دەڤەری ڕاپەڕین.